دیژە تیرۆر منیان ڕزگار کرد دەستیان خۆش بێ سوپاسیانەکەم. ئەو دیمەنانەی دەبینرێ وێنەی کوڕانی گیان لەسەر دەست و دڵسۆزی هێزەکانی دژە تیرۆری ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمن کە هاوشانی هێزەکانی شاری کەرکووک و ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی لە هەڵمەتدان بۆ کۆنتڕۆڵکردنی باڵەخانەی جەواهیری لە شاری کەرکووک. وردبوونەوە و سەرنجدان لە دیمەنەکان قارەمانێتی و ئازایەتی و لێهاتووی کوڕانی هێزی دژە تیرۆ ڕوون دەبێتەوە کە چۆن بێگوێدانە ژیانیان لە خەمی کۆنتڕۆڵکردنی باڵەخانەی جەواهیری و ڕزگارکردنی ژیانی چەند بارمتەیەکن و هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی ئارامی و ئاسایش بۆ کەرکووک بگەڕێنەوە. ئەوەی دەبینرێ هێزەکانی شاری کەرکووکیش لەگەڵ ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی خۆیان فیدای شاری کەرکووک کردووە و هەموو هەوڵێکیان بۆ بنبڕکردنی تیرۆرە. کە ئەمڕۆ بوونە قوربانی ئەم کارە تێرۆریستی چەپەڵە و هەروەها وەڵام من دوکانم هەبوو لێرە دوکانی پەردەم هەیە ئیتر نیوەڕۆ لە عانی قەپاتکردن ئاویستم دەرچم گەیشتمە ئێرە و ئیتر لۆریەکەم بینی کە چۆن خۆی تەقانەوە ئیتر گەڕامەوە بۆ ناو دوکانەکەم نەمتوانی تا ئێستا لە ناو دوکانەکەم دەرچم هەمووی شەڕە گولە و شەڕە قازیفە بوو ئیتر جەماعەت منیان ڕزگار کرد ئەلحەمدولیلا لە خوا بەزیاد بێت خۆم لە پشتی مێزەکە شاردووەوە خۆم وەکو مردوو لێ کردبوو بۆ ئەوەی کەس نێتە سرم وتم ئەگە تیرۆلەکانیش بێنە سرم بڵێن ئەمە مردووە دژە تیرۆر منیان ڕزگار کرد دەستیان خۆش بێ سوپاسیانەکەم منیان لە مردن ڕزگار کرد. قارەمانێتی و ئازایەتی هێزی دژە تیرۆری ئاژانسی پاراستن و زانیاری هەرێم لە تۆکمەیی و چاوکراوەیی و شارەزاییان نیشانەی ئەوەیە ئەم هێزە نیشتیمانیە لەم ڕۆدا بۆتە فریادڕەسی ڕێگریکردن لە کردەوەی تیرۆریستی کە بە خوێن و ژیانی خۆیان لە خەمی پاراستن و ئاسایشی هەرێمدان کە هاوشانی هێزەکانی ئاسایش و ناوخۆش شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک لە پێناو ئارامی و ئۆقرەییدا لە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و بگرە شارەکانی دیکەی عێراقیش. کوردۆعەلی گەلی کوردستان.